گۆڤاری ئەهرامی عەرەبی دووهەمین ڕێپۆرتاژی خۆی لەگەڵ مامۆستا فەتحوڵڵا گولەن ئەنجامدا و تیایدا بابەتە هەنووکەییەکانی تورکیا و ناوچەکە تاوتوێکرا. ئەمەی خوارەوە بەشێکە لەو ڕێپۆرتاژە. قبولکردنی هەموو مرۆڤێک وەک ئەوەی هەیە میانڕێی و هاوسەنگی و ڕێکوپێکی لە هەستەکاندا وەک گرنگترین تایبەتمەندیەکانی بزافی خزمەت باز دەکرێن. دوای ئەوەی ئەردۆغان بە تەواوی دەسەڵاتەکانی گرتوۆتە دەست، دەتوانین بڵێن لە تورکیادا میانڕێی و هاوسەنگی بە تەواوی پەراوێز خراوە؟ زۆر بەداخەوە ئەم بەهایانە لە ئێستای تورکیادا کراونەتە قوربانی سیاست. خزمەت لە تورکیادا نوێنەرایەتی میانڕەوی دەکرد. بەهۆی ئەو سیاسەتە دووبەرەکی خوازانەی ئێردۆغان لەم دواییانەدا پەیڕەوی دەکات، ڕادیکالیزم و توندڕەوی لە برەودایە. خوێندنگە ئاینیەکان بە سیاسی کراون و دین و پەروەردەی دینی کراوەتە ئالەتی دەستی سیاست. تاکەکانی کۆمەلگا وەک دوژمنی یەکتریان لێکراوە. هەر بۆیە نۆژەنکردنەوەی ئەم وێرانکاریەی لە کۆمەلگادا دروست کراوە چەندین ساڵ دەخایەنێ. گەربەینە سەر هاوسۆزانی بزاوی خزمەتیش ئەوان سەرەڕای ئەو هەموو زوڵم و فشارەی لەسەریانە هەر لە سەروەری یاسا لایان نەداوە و پەنایان بۆ توندوتیژی نەبردووە. تەنانەت ئەوان لە بۆ کەسانێکی زاڵم و ستەمکاریش جگە لە دادپەروەری داوای هیچی تر ناکەن. ئێوە نوێنەرایەتی مۆدێلێک دەکەن کە باز لە لێبوردەی دەکات بەرامبەر کەسانی جیاواز و هەروەها باز لە دیالۆگی نێوان ئاینە جیاوازەکان دەکەن. بەڕای ئێوە بزافی خزمەت لەم بوارانەدا توانیوێتی بە تەواوی واتە بیری خۆی بە خەڵکانی تر بگەێنێت؟ لەو وڵاتانەی موسڵمان تیایدا کەمینەن، بانکێشتی بزاوی خزمەت بۆ دیالۆگ و پێکەوە ژیان سەرنجی ڕاشێشاوە و بەباشی پەسەند کراوە. هاوسۆزانی بزاوی خزمەت لە پاڵ ئەوەی هەوڵی ئەوە دەدەن بە جوانترین شێوە نوێنەرایەتی ئیسلام بکەن لە وڵاتانی ڕۆژئاوا ئەو لایەنانەی مۆدێرنیتە کە لەگەڵ ئیسلامدا دژیەک نایەتەوە بە جوانی لە خۆیاندا جێگەیان کردووەتەوە و لەم بوارەشدا نمونەیەکی جوانیان پێشکەش کردووە. هەروەها ڕۆڵێکی گرنگیان هەبووە لە شکاندنی ئەو بیرروڕا نەرێنیانەی لە ڕۆژئاوادا بەرامبەر موسڵمانان دروست بووە. بەڵام ناتوانین بڵین ئەم کارانە بەباشی لە خەڵک گەیەندراوە لەو وڵاتانەی زۆرینەیان موسڵمانن. لە ساڵانی 1990 هەوڵەکانی دیالۆژی ئێمە لەگەڵ ئاینەکانی تر وەک سازش لەسەر ئیسلام و تێکدانی ئیسلام خوێندنەوەی بۆ دەکرا، هەر بۆیە پڕۆپاگەندەی ڕەشی لە دژ ئەنجام دەدرا. هەروەها لەم ساڵانەی دواییشدا ئێردۆغان وا باسی بزاوی خزمەت دەکات کەوا دەستکەلای دەستی مۆساد، ڤاتیکان، CIA بێت و هەوڵی شێواندنی ئابڕووی دەدات. هەندێک گروپی پەیوەندیداریش بەوانەوە هەمان پڕۆپاگەندەی ئێردۆغانیان ئەنجامداوە و هەتا ئێستاش بەردەوامن لەسەر ئەنجامدانی ئەم جۆرە کارانە. هەر بۆیە ناتوانین بڵین ئەم کارەمان بە تەواوی لە وڵاتە ئیسلامیەکانیشدا بە ئەنجام گەیاندووە. لە ساڵانی ڕابردوودا کاتێک سێری تورکیامان دەکرد، بەڕادەی ئێستا چاومان بە دیاردەی داعش نەدەکەوت. ئایا پاکتاوکردنی بزافی خزمەت لە تورکیادا هۆکاری سەرەکی بڵاوبوونەوەی داعشە لە وڵاتەدا؟ لە ماوەی ڕابردوودا زۆر کەسی شارەزای ناوهێزەکانی پۆلیس و ئاسایشیان بە تێبینی سیاسیەوە لە کارەکانیان دوور خستەوە و هەندێکیشیان لە زیندان قەتیس کراون. ئەمەش لەلایەن چاودێرە نێودەوڵەتیەکانەوە ئاماژەی پێکراوە و شتێکی ئاشکرایە. هەروەها مێدیا جیهانیەکان بازدەوەش دەکەن کە ئێردۆغان بە مەبەستی ئەوەی ببێتە هێزێکی ئیقلیمی بە شێوازی جۆراوجۆر یارمەتی و چەکی پێشکەش بە گروپە چەکداریە ڕادیکاڵەکان کردووە. دەتوانین بڵین لە حاڵی ئێستادا داعش و گروپە چەکدارەکانی هاوشێوەی داعش لە تورکیادا کەش و هەوایەکی لەبارتریان بۆ ڕەخساوە بە بەراورد لەگەڵ ساڵانی پێشوو.